سلااو بینەرانی ئازیز و خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵا لە خزمەتتان داین بۆ پێشکەشکردنی بەرنمەیەکی تایبەت بە راپۆرتێک کە سایتی کۆڵبەر نیوز سەبارەت بە کار و چالاکی و ئاماری 7 ساڵی ڕابردووی کوژرا و برینداربوونی کۆڵبەران بڵاوی کردوەتەوە. بۆ قسەکردن لەسەر ئەم بابەتە داوامان لە هاوڕێلاوین ئەمانی چالاکی سیاسی و مەدەنی و ئەنجامی دەستەی بەڕێوەبەری کۆڵبەر نیوز کردووە کە لەم بەرنمەیە بەشدار بێت و وەڵامی چەند پرسیارێکمان بداتەوە. هیوادار مێوەش تا کۆتایی بینەر و بیسەری ئەم بەرنمەیە بن. هاوڕێلاوین ئەم کاتتان باش، زۆر بەخێر بن بۆم بەرنمەیە. زۆر سپاس، منیش سڵام هەیە بۆ ئێوە بۆ بینەرانتان، سپاسیشتان دەکەم بۆ تەرخانکردنی ئەم دەرفەتە. زۆر سپاس، بەخێر بی. هاوڕێلاوین پێم باشە سەرەتا پرسیارەکەم با راپۆرتێکە کۆڵبەر نیوز تایبەت بە ئاماری کوژرا و برینداربوونی 7 ساڵی ڕابردووی کۆڵبەران بڵاوی کردوەتەوە بپرسم بە چه شێوازێکەوە و کەسانەی کە گیانیان بەکردووە چەندەیان بە تەقەی ڕاستەوخۆی هێزە سەرکوتگەرەکانی کۆماری ئیسلامی پێکراون و چەندەیان بە هۆکاری تر و ئەگەر بکرێ هۆکارەکان چی بوون؟ لە ڕاستیدا هەروەک ئاماژتان پێکرد و ڕۆژ لەمەوە بەر بەڕحەبەبوونی دەستپێکی هەشتەمین ساڵی کارچارەکی کۆڵبەر نیوزەوە ئێمە وەک ساڵانی ڕابردوو راپۆرتێکی ئاماری کورتمان بڵاو کردەوە کە تێدا ئامارێکی گشتی بەردەست دەخات لە ڕژەیە و کۆڵبەرانی کە بەڕحەڵ کوژرا و بریندار بوون لەو بەروارەوە کە کۆڵبەر نیوز دەستی بەکار کردو تاکو و ئێستاکە کێش بە پشتبەستن بووە بەو ئامار و راپۆرتانی کە بەڕحەڵ لە ساڵانی ڕابردوودا خودی کۆڵبەر نیوزکۆی کردوونەتەوە بڵاوی کردوونەتەوە. دیارەمە ساڵانە لە کۆتایی هەر ساڵێکی زاینی یا هەتاویدا راپۆرتێک لە ئاماری گشتی و کۆڵبەرانێکە کوژراون بریندار بوون ناو ناسنامەی کۆڵبەرەکان هۆکارەکانی بەرحاڵ کوژان یا بریندار بوونیان و ئەو سنوورانەی کە ئەم ڕووداوانی تێدا ڕوویداوە و تێدا پێشهاتووە لەو ساڵدا بڵاو دەکەینەوە. وەک گوتم ئەم راپۆرتە 7 ساڵی کە بڵاو کراوەتەوە کۆکراوەی گشتی و ئامارانەی ئەو چەند ساڵە بووە بەرحاڵ سەرجەمیشانە سەر ماڵپەڕی کۆڵبەر نیوز بەردەستن. بەڵام سەبارەت بە ئەو ئامارە هەر بە پێم ئامارە بەرحەڵ لە هەفتەی مانگی حوتی 2010 کە دەکاتە بەرواری دەستپێک بەکاری کۆڵبەر نیوز تا هەفتەی حوتی ساڵی 2024 تا ئێستا زیاتر لە 1834 کۆڵبەر کوژرا و بریندار بوون کە بەرحەڵ لەم ڕێژەیە نزیک بە 398 کۆڵبەریان بەداخۆگیانیان لە دەستەوە یاخود کوژراون. دیسانەوە هەر لە کۆی گشتم ئاماری کە ئاماژەم پێدا 79% بە تەقەی ڕاستەوخۆی بەرحاڵ هێزە سەرکوتگەرەکانی ڕژیم ڕوویداوە لە سنوور جۆراجۆرەکانی کوردستاندا و ئەو هەژماری تریشی کە ئەمێنێتەوە لەم ڕژەی کە گیانیان لە دەستداوە بە ڕووداوگەری جیاوازی دیکە بوو بۆ زۆر جارە زۆرێک لە کۆڵبەران بەرحاڵ لە کاتێکدا کارکەونە کەمینەوە یا لەلایەن هێزە نزامیەکان لە سنوورانە ڕاوەدوو ئەنرێنیان بەهۆی سەختی و دژواری و ڕێگەی کەی پێوون لە کاتی کۆڵبەریدا بەرحاڵ لە بەرزاییە سنووریەکانە کەونە خوارەوە بەداخۆ گیانیان لە دەستدەن یا زۆر جار بەرحاڵ بە پێوەی کە لە وەرزی زستاندا بەشێک زۆر لەم کۆڵبەرانەدا ڕوو لەم ناوچە سنوورە دژواران ناکەم بۆ کاری کۆڵبەری بەداخەوە لە بەفر و بۆراندا ئەمێنەوە ڕێگەیان لێون ئەبێت و دیسان و لە سەرمان ڕەخەبنە و گیانە دەستدەن. هۆکاری دیکە هەیە وەکو تەقینەوەی مین کە بەرحاڵ بەهۆی ئەو مینە بەجێماوانی کە لە شەڕی ئێران و عێراق لەو سنوورەدا هەنیە ئەو بەرحاڵ سنوورانەی کە لەلایەن ڕژیم وەکو پایەگا وەکو زەوی تایبەت بەخۆی بڕدراون و مین ڕێژ کراون زۆرجار کۆڵبەران بەهۆی ئەوە بەرحاڵ گیان لە دەست دەدەن یا خۆت کەمەندام ئەبن. هۆکارەکان زۆرن زۆر جار هەندێک لەو کۆڵبەرانی کە ئەچون بۆ کۆڵبەری بەهۆی دژواری ڕێگاکەوە بەهۆی کورسی بارێکە بەرحاڵ هەڵیان گرتووە لە کۆڵیان ناوە دڵیان ئەوەستێت و گیان لە دەست دەدەن. جاروا هەبوو بەهۆی نەک تەنیا بە تەقی ڕاستەوخۆی هێزە نظامیەکان هێندە جاروا هەبوو بەرحاڵ ئەم هێزە نظامیانەکەم کۆڵبەرانە ئەگرن لیان ئەدەن ئەشکەنجیان ئەکەن بە شێوازی جۆراجۆر بە بەرد بە قۆناغە تفەنگیا زۆر بەرحاڵ شێوازی تروە بەهۆی سەختیان برینانەوە کۆڵبەر هەبووە کە وەگوتم گیانی لە دەستداوە. بۆیە هۆکارەکان زۆر جیاوازن بەڵام دیسانەوە ژۆگاماژەم پێکرد هۆکاری سەرەکی بەرحاڵ بۆ گیان لە دەستدانی ئەم کۆڵبەرانە هەر تەقی ڕاستەوخۆی هێزە نظامیەکان بوو. گەرەک من پرسیار کەم کە هۆکاری برینداربوون چییە کە خۆت ئاماژەت پێکرد باسی سنوورەکانت کرد زۆرترین سنوورەکان کە کۆڵبەری تایە دیارە و برینداری و کوژرانی کۆڵبەران زۆر بەرچاوە کامانن بەڕای تۆ کە لەو ئامارەتانە دیار بێت؟
لە ڕاستیدا سنوورەکان جۆرا و جۆرن و سنوورانی کە ئاماژەم پێدان کە بەرحەڵ کۆڵبەری تیایدا ئەنجامەدرێت بەڵام ڕەنگە بەتایبەت لەم چەند ساڵی ڕابردوودا یەکێک لە سنوورانەی کە زۆرترین بەرحەڵ چالاکی کۆڵبەری لایەن کۆڵبرانەوە تێدا ئەنجامدراوە بەداخۆ زۆرترین ئاماری کوژا و برینداریش هەر لەو سنوورانەوە بووە ڕەنگە سنووری بەرحەڵ ئەو ناوچە سنووریانەی بانە وەکو هەنگەژاڵ بوو یاخود ناوچە سنووریەکانی وەکو نەوسود نۆتشە زۆرێک لەم سنوورانە بەداخەوە زۆرترین چالێکی کۆڵبەری تێدا ئەنجامەدرێت زۆرترین کۆڵبەڕووە کاتە ئەم سنوورانەوە کە تەنیا تایبەت کۆڵبەرانێک نین کە بەرحەڵ خۆیان نیشتەجێی ئەو ناوچە سنووریانە یا ئەو شار و گوندانی کە نزیکن لە ناوچە سنووریانە بەڵکو لە شارەکانی دیکەی کوردستانیشەوە هەر ڕوو دەکرێت ئەم ناوچە سنووریانە بۆ ئەنجامدانی کاری کۆڵبەری و وەگوتم بەرحەڵ زۆرترین ڕێژەی کوژا و برینداربوونیش بەداخۆ هەر بۆ ئەم سنوورانە دەگەڕێتەوە. بەڵێ لاوێن سایتی کۆڵبەر نیوز بووەتە سەرچاوەیەکی گرنگ و متمانە پێکراوی بڵاوکردنەوەی هەواڵی تایبەت بە ژیان کار کێشە و گرفتەکانی کۆڵبەران. کۆڵبەر نیوز لە ماوەی ئەو 7 ساڵە کە چالاکی خۆی کردووە چۆن توانیویەتی بەسەر ئاستەنگیەکانی بەردەمیدا زاڵ بێت و بشبێتە خاوەنی ئەو متمانەیە؟ دیار دوجار مەبەستەکە هەرەوەی کە ئێوەش باستان کرد هەڵۆ من ناتوانم بڵم کە چەندە لەم ڕۆ کۆڵبەرنووس سەرکەوتوو بۆ بەردەنگانی کۆڵبەرنووزن کە توانۆ قسەیە بڵێن بەڵام بێگومان ئەتوانین بڵێن کە لە ساڵانی ڕابردوودا کۆڵبەرنووس پشکێکی گەورەی هەبوو لەوەی کە تا ڕادەیەکی باش هەستاریەکان بەرحەڵ لەسەر خودی دیاردەی کۆڵبەری و کارەساتێک کە ڕۆژانە خەریکە بەرامبەر بە کۆڵبەران ڕوەدات بەرز بکاتەوە دیار بە خۆشحاڵیەوە لە فەزای کوردستانی ڕۆژهەڵاتی کوردستاندا کەس و ڕێکخراوە و بەرحاڵ مافی مرۆیی میدیای جۆرا و جۆر بوونیان هەیە کلاسێکی بەربڵاودا تا ڕادەیەکی زۆر خەریکی چالاکی و ڕۆژانە لەسەر ئەو ڕوودا و سەرکوتوبێ مافیانی کە بەرامبەر بە خەڵکی ڕۆژهەڵات لە ناوخۆ خەریکە ڕوەدات کار دەکەن بەڵام لە هەمان کاتدا بەرحاڵ کار لەسەر خودی دیاردەی کۆڵبەری شەواڵەکانی تایبەت بە کۆڵبەری دەکەنەوە بە شێوەیەکی بەربڵاو ئەم هەواڵانە دەشۆپێنن و من ئەوە بە خەڵکی زۆر ئەرێنیە زانم بەڵام خودی کۆڵبەر نیوز لەم نێوانەدا هەر وەک لە سەرەتاوە هەر بەناوەکەیدا دیارەوە لە سەرەتاوە بەرحاڵ خۆی ناسان وەک سەرچاوەیەک سەرنجێکی تایبەتی تری خستە سەرپرسی کۆڵبەری و ڕەنج و ئازاری کۆڵبەران بەرحەڵ بە شێوەیەکی دیاریکراوە و بە چەشتێک دەتوانم بڵم کە توانی ئاوارتەبوونی ئەم دیاردەی زەق بکات و جددیەتی ئەم بابەتە دەربخەوەتە ئەو بۆشایی بە چەشتێک پڕ کردەوە بەشێک لەو بۆشاییە هەڵبەت کە بەڕاستن پێم وایە لاس کۆڵبەریدا بوونی هەیە و بەداخۆ تا ئێستاکەیش هەر ئەم بۆشاییانە لە بوارگەلی جیاوازی تردا ئەگەر نەک لە بوارە هەواڵ و ئاماریەکانی بەڵام لە بواری جیاوازیدا هێشتاکەش ئەم بۆشاییانە ئەبینرێن و کاری زۆرتر پێویستە لە بابەت بە پرسی کۆڵبەریدا بەڵام وەک کۆڵبەر نیوز سەرخانکردنی خۆی بەرحەڵ بۆ دیاردەیەکی لەم شێوەیە وە گوتم توانی بێتە هۆیەوەی کە گرنگی و جیاوازبوونی ئەم کارەساتە مرۆیە و بەرحەڵ فرەڕەهەندبوونی لە ڕۆژهەڵاتدا کە خەریکە بەداخەوە ڕۆژانە ڕوو ئەداد و ئامارەکان هەمووی نیشان دەکەن کارەساتێکی مرۆیی دڵتەزێن لە ئارادایە بەرحەڵ بکاتە بابەتێکی جێگە سەرنج و بە جۆرە گشتگیری بکاتەوە لەنێو ڕایگەشتیدا بەڵام دیارە گەیشتن بەم ئاسە کارکی ئاسان نەبووە ماڵپەڕێکی خۆبەخشانە کە بتوانێت بەرحەڵ لە دەرەوە کار بکات و تا ئاستە بتوانێت متمانی کەسانی ناوخۆ بە تایبەتی خودی کۆڵبەران بنەماڵەکانیان بەدەستبێنێ بۆ یەکە بتوانە ڕۆژانە بە شێوەی بەردەوام هەواڵ بەرحەڵ زانیاری وێنە ڤیدیۆی بەدەست سەبارەت بە و ڕووداوانی کە بەرامبەر بە کۆڵبەران خەریکە ڕوەدات بەرحەڵ کارێکی ئاسان نییە بەڵام بەشێک بەچای ئەما گەڕێتەوە بۆ خودی کاری کۆڵبەر نیوز شێوازێکە لە خۆی نیشانداوە تا ئێستا بەدڵنیاییەوە بەدەر لە کەم و کوڕی و ڕەخنەش نییە بەڵام بەرحەڵ هەمومان نەزانین کە بۆ نمونە کۆڵبەرانێک کە خەریکی کۆڵبەریەکەن زۆرجار بریندارە بن ئەپێکرێن کە مەندامە بن ئاستەنگی جۆرە جۆریان لە بەردەمە بۆ میدیاییکردنەوە نیگەرانی تایبەتیان هەیە بۆ میدیاییکردنەوەی هەواڵەکانیان
بەرحەڵ زۆر جار لە ئەم کۆڵبەرانە لەلایەن ناوەند ئەمنیەکانە ئەخرێنە ژێر چاودێری و زەخت و گوشارەوە بۆی کە هەواڵەکە میدیایی نەکرێتەوە. زۆر جار هەڵەشیان لێکرد بەگرتن جەریمە ئەکرێن، تەنانەت پوڵی پارێ و فیشەکانەی کە بەرحەڵ پێی ئەپێکرێن گیانیان لەدەستدەنێ خود بریندارەکرێن زۆر جار لە بنەماڵەکانە لە خودی کۆڵبەرەکە لەلایەن ناوەند ئەمنیەکانەوە ئەستێنرێتەوە. یا بەرحەڵ بەشێکی زۆر لەو کۆڵبەرانەی کە بریندار ئەبن و ناچارن بۆ چارەسەرکردنی برینەکانیان ڕوو لە ناوەندە پزیشکیەکان بکەن و بەرحەڵ هەمومان نەزانین کە دۆخی ئابووری ئەم بنەماڵانە خودی و کۆڵبەرانە لە ئاستێکدایە لاوازباری ئابووری بنەماڵیان وا کات کە توانایی دابینکردنی تێچووی ئەم چارەسەر پزیشکیانیان نەبێتوە بەرحەڵ بە جۆرێک هەوڵ بدەن بۆی کە لە ڕێگەی بیمەوە قەرەبووی بۆی بگنەوە بۆم چارەسەر پزیشکیانە بۆ نەشتەرگەریانی کە زۆر جار پێویستە ئەنجام بدرێت لەسەریان. بەڵام ئەگەر لە کاتی میدیاییکردنەوەی ئەم هەواڵاندا زۆر جار مەترسی یا نیگەرانی ئەوەی لەسەرەکە ناوەندە ئەمنیەکان بەرحەڵ کۆس بخەنە سەر و لایەنەکە بەردەم ئەم کۆڵبەرانە کە ئەم خزمەتگوزاریانە ئیتر نەتوانن بەکاربێنن. بۆیە وتم کۆسبەکان هەمووی ئەمانن، بەڵام لەگەڵەوەدا خودی کۆڵبەر نیوز ئەو سەرنجی کە خستی سەر بەحاڵ پرسی کۆڵبەری جگەلەوەی کە نیشانی دەکە چ کارە ساتێکە بەربڵاوی خودی ئەم کارە ساتی بە چەشنێک نیشاندا، بەڵام هاوکات لەلایەکی ترەوە بەرحەڵ توانی ئەو بێدەنگیە بە بڵاوکردنەوەی هەڕۆژەی هەواڵ لەسەر کۆڵبەران توانی ئەو بێدەنگیەوە ئەو ترسا لە بڵاوکردنەوەی ئەم هەواڵانە بە چەشنێک بشکێنێت. ئەمە بوو بە هۆی ئەوەی کە جۆرە کار ئاسانی بکرێت بۆی کە کۆڵبەران بنەماڵەکانیان خۆشیان بوێرانەتر بەحاڵ یە کۆڵبەرانێک کە لە کاتی ڕوودانی ئەو ڕووداواندا لە سنوورەکان دەبوونیان هەیە ئەم هەواڵانە بەحەڵ بنێرن بۆ کۆڵبەر نیوز متمانەی پێ بکەن و بڵاو بکرێتەوە ڕایگەشی لاگادار بکرێتەوە. خەڵە سپاس لاوێن کاری کۆڵبەری لە کوردستان و سوختبەری لە بەلوچستان بە شێوەیەکی بەرچاو هەر ڕۆژە پەرە ئەسێنێ. ئایا دەکرێت پەنابردنە بەر ئەم جۆرە بەناوکارە کە ڕۆژانە ئینسانەکانی تێدا دەبنە قوربانی بە بابەتێکی ئاسایی بزاندرێت، یان هۆکاری تایبەتی خۆی هەیە کە لەم ناوچانەدا خەڵک ژیانی خۆیان دەخەنە مەترسی و بۆ دەستەبەرکردنی پاروێکنان دەڕۆنە ئەم ژیانە مەترسیدارەوە؟ بێگومان بە هیچ شێوەیەک ناکرێ منە بە شتێکی ئاسایی بزانرێ و نابەرحەڵ وەک کار وەک پیشە هەژماریان بکەین. بەڵام بەداخەوە خۆتان وتان لە ساڵان ڕابردوودام چەشنە لە کۆڵبەری بەم فۆرمە ڕوت و بەرحەڵتون و تیژەی کە بە خۆی گرتووە بۆتە سەرچاوەی داهاتی بەشێکی بەرچاو لە خەڵکی ڕۆژهەڵاتکەوە گوتم چیتر تەنیا تایبەتیش نییە بە شار و بەحەڵ ناوچە سنووریەکانی کوردستانەوە کەسانێکی زۆر جەماوەیەکی زۆر لە شارەکانی تریشە لە شار ناوەندەکانی کوردستانەوە ڕوو لەم سنوورانەکەن و سەرقاڵن بەکاری کۆڵبەری و هەمان شت بەرحاڵ وەگوتم بۆ دیاردەی سوختبەریش لە شوێنێکی وەکو بەلوچستانیشدا هەر بەرحاڵ لە ئارادایە. بەڵام خودی کۆڵبەری و سوختبەری بێت بەڕای وەک دیاردەگەلێکی زۆر فڕەڕەهەنچە لێ بکرێت لە ئاکامی گرێ خواردنەوەی بەرحاڵ سەما جۆرا و جۆرەکان لەم ناوچانەدایە کە سەر هەڵدەدەن بۆیش ناکرێت بۆمە تەنیا ڕەهەندە ئابوووریەکەی باس بکرێت و لەودا کورد بکرێتەوە، ناکرێت تەنیا لەو ڕوانگە سیاسی و مێژوویەوە باس بکرێت کە بە چەشنە لەگەڵ بەرحاڵ سیستەمی نەتەوایەتی لەم ناوچانە پەیوەندی هەیە. کۆڵبەری یان سوختبەری دیاردەگەلێکن کە یەک شەو ڕۆژە بەحاڵ بەدی نەهاتووە تەنیا وانییە کە تەنیا یەک فاکتەر تیایدا ڕۆڵ بگێڕێت. هەبۆی لە شۆڤەکردنیاندا ئێمە ناکرێت بەو ڕەوتە مێژوویەدا نەچینەوە کە ئەم ناوچانە وەکو کوردستان وەکو بەلوچستان تێپەڕیان کردووە. هەر بۆی ئەو دۆخە قەیراناوی ئابووری کە بەرحاڵ لە سەرانسەری ئێراندا وەگوتمان بە چەشنێک ئێستا لە ئارادایە، بەڵام لەم ناوچانەدا وەکو کوردستان بە هاوەکو بەلوچستان بە چەند قات زیاتر ڕوخسای دزەی خۆی نیشان دەدات و ئەمەش جارێک ترەگەڕێتەوە بەرحاڵ بۆ ئەو سیاسەتە ناوەندیانی کە وتم لەلایەن ئەم دەسەڵاتانەوە بە درێژەی ساڵان بەرامبەر بەم ناوچانە پێڕۆ کراوەگەوەی کە بێبەشیان کردوون لە هەر ژێرخانێکی پیشەسازی لە هەر سەرمایەگوزاریەکی پێویست بۆ بەرحاڵ بەرەو پێش بردن و بژانەوەی ئەم ناوچانە دەرفەتێکی ئابووری و پیشەی ئەو تۆ بۆ خەڵکی ئەم ناوچەوە بە تایبەتیش بۆ گەنجان و لاوانی ئەم ناوچەیە دابین نەکراوە کە بتوان بەرحاڵ سەرخاڵ بن پێ و ژیانی خوانی پێ دابین بکەن.
زۆر جار بەشێکی زۆر لەو بەرحاڵ تەنانەت ژێرخانە سروشتی ئاوی یا ژێرخانی ژیانی گوندی کە لەم ناوچانەدا بوونیانەوە بە تایبەتیش لەو ناوچە سووریان دەکە بەرکەوتەی یەکەم بۆ سەرەکی بەرحاڵ ئەم چەشنە سیاسەتە بوون بۆتە هۆیەوەی کە بەرحاڵ جارێکی تر ئەمە ئەم قەیرانە چڕتر بکاتەوە هاوکار لەگەڵەوە بەرحاڵ ئەو تێڕوانینە ئەمنیەتی کە بە هۆکاری بەرحاڵ جیاواز بە بەردەوامی ئەم دەسەڵاتانە بەرامبەر بەم ناوچانە بوویانەوە های کردو کە شار و گوند و سنوورەکانی ئەم ناوچەی بە تەواوی میلیتاریزە بکرێتەوە بەرحاڵ ئەو فەزای ترس و تۆقانە سیاسی و کۆمەڵایەتی کە لەم ناوچاندا دایان سەپاندووە بۆ بێبەشکردنی بەرحاڵ وەگوتم بەهۆیەوەی کە هۆکاری سیاسی و مێژووی تایبەت و دیاریکرا و ئاشکرای هەیە بۆ بێبەشکردنی بەرحاڵ کۆمەڵێکی جەماوەری تایبەت لە مافە سیاسی و نەتەوایەتی بەرحاڵ مێژوویەکانی خۆیان لەویستە لەو ویستوداخوازیە مێژوویانەی کە بەردەوام بوویانە هەمووی ئەمانە بەرحاڵ وای کردووە کە ئەوەی کە لەم ناوچانەدا ماوەتەوە ژینگەیەکی وێران بێت ئابوووریەکی وێرانتر بێت وە کۆمەڵگەیەکە بەردەوام نامۆ بۆ بەدەسەڵاتی ناوەن کۆمەڵگەیەکە بەردەوام لە دژایەتی و چەشنێکیش تەنانەت بەربەرەکانێدا بووە لەگەڵ ئەو دەسەڵات و بەرحاڵ سیاسەت و گوتاریکە لە ناوەندا زاڵ بووە بێگومان لەو دۆخەدایە کە بەرحاڵ خەڵک ناچارە هەوڵ بدات بۆەوەی کە بۆ خۆی ژیانی خۆی دابین بکات ناچارە بۆی کە ملکەتی ئەو سیاسەتە نەبێت سیاسەتێک کە بە ئەنقەس دەیەوێت ژیانی لێ زەوت بکات ژیانی لێ بەرتەسک بکاتەوە بۆ ئەوەی کە ملکەتی ئەم سیاسەتە نەبێت بەرحاڵ ناچارە بۆ خۆی هەوڵ بدات بۆ ئەو دەرفەتانە بدۆزێتەوە کە بتوانێت لە ڕێگەیەوە ژیانی دابین بکات لەم درزە گەورەیەکەوە گوتم پێک هاتووە بۆ هۆکارانی کە باسم کرد بەرحاڵ بۆ دابینکردنی سەرچاوەی ژیانی خۆیان بۆ دەستێنانی نانی شەیان بەشێکی زۆر لەو خەڵکە ناچارن ڕۆ لەو ڕۆژنەوە دەرفەتە هەرە بچووکانە بکەن کە بەرحاڵ بۆیان ماوەتەوە یا بۆ خۆیان شکی دەبن بە تایبەتیش لە بابەت بە کۆڵبەریدا بەهۆیەوەی کە کۆڵبەری لانانیکەم ئەم فۆرمە لە چالاکی ئابووری لە ناوچە سنووریەکانی کوردستاندا مێژووی سێ بەخۆ تایبەت بەخۆشی هەیە بۆ خەڵک شتێکی نامۆنیە گەرچی زۆر جیاوازبنی پێک هاتەوە ڕوخسارە چینایەتێکی ئەم فۆرمە لە چالاکی ئابووری پێشتر زۆر جیاواز بوو بەڵام بەرحاڵ خەڵک ڕووی هێناوەتەوە بۆ ئەمە وەکو زۆرێک لەو فۆرمایەتی کە بە درێژای ساڵان لە کوردستان یا لە ناوچەی وەکو کوردستاندا باو بوو ینی وەکو چوونی خەڵکانێک بۆ کوورەخانەکان کە مەزانین چ کەش وە ژیانێکی نامرۆڤانە لەو شوێنان کاریانەدا ئەم بنەماڵانە لەگەڵی ڕۆبەڕوو بنێتەوە وەکو زۆرێک لەو کرێکار کۆچبەرانی کە ناچان ڕوو بکەنە شارەکانی دیکەی ئێران بۆەوەی کە بتوانن بەرحاڵ ژیانی خۆیان دابین بکەن کۆڵبەریژێکێکە لەم ناپیشانە کە بەداخەوە جێگی پیشەی بۆ خەڵک گرتووەتەوە و ناچارن بەشێکی زۆر لە خەڵک سەرڕای هەموو مەترسیەکان هەموو دژواریەکان و تەنانەت بە قیمەتی گیانی خۆیان پێوی سەرقاڵ بن و بەرحاڵ کۆڵبەری بکەن بەڵێ زۆر سپاس لاوێنە من پرسیارێکم نەماوە ئەگەر بۆ خۆت پێت وایە شتێک هەیە کە لێتمان نەپرسیوە یام ئاماژەت پێ نەکردووە فەرموو ڕاستەکەی من شتێکی تۆم نەماوە تەنیا لەسەر بە ئەو بەرحاڵ ئامارەی کە باس کرا من چند لای تژە من باس کردو بەڵام پێم خۆش جارێکی تریش لەسەر ئەمە تاکید بکەمەوە جەختی لەسەر بکەمەوە کە بەرحاڵ لەو ئامارەی کە باس کرا گرنگە بە چەشنێک سەرنج بخرێتە سەر ئەو خاڵەی کە بەرحاڵ ئەو خاڵ هەرە گرنگەی کە وێڕاوەی کۆڵبەری شێوە پیشەیەکی یەکجار دژوارە پڕمەترسیە نامرۆڤانەیە بەڵام هۆکارە سروشتەکانی کە گرێدراوی سروشتی خودی کاری کۆڵبەرین ئەم کارە دژوارە بەرحاڵ زۆر کەمتر لە هۆکارە مرۆییەکانی کە بە تایبەتی لێرەدا دیارە ڕژیم و هێزە سەرکوتگەرەکانی ڕژیم ئەگرێتەوە دەبنە هۆی هۆکاری مردن و برینداربوونی بەرحاڵ ئەم ڕێژە زۆرە لە کۆڵبەرانەوە دەستیان هێلی کوژانە برینداربوونی کۆڵبەراندا من هەرجارە دووپا دەکەمەوە کە تیشی خستە سەرم خاڵە گرینگە چونکە ئەمە ئیتر لەوە دەردەچێت کە بەرحاڵ بڵین ڕژیم تەنیا ژیانی کۆمەڵایەتی ئابووری ئەم توێژەی وەکو سەرجەم چون توێژەکانی دیارە باقی ئێران و بە تایبەتی کوردستانیش بەرحاڵ ئەستەم کردوێتەوە کە ناچارن ڕووبێنن بۆ
بۆ ئەم توێژە یا بەشێکی بەرچاو لە خەڵک ناچارەکە کە ڕووبکەنە کۆڵبەریکەوە وتم کارێکی پڕمەترسیە و پێمان وابێت کە مەرگ بەشێکە لە واقعی ئەم کارە وە چۆن بۆ نمونە بەرحەڵ ئامارەکان باز لەوە دەکەن کە لە ساڵی بۆ ساڵی 1402 دوی هەتاویدا زیاتر لە 2100 کرێکار بەهۆی ڕووداوەکانی شوێنی کار بەهۆی دابین نەبوونی پێویستیە ئەمنیەتی و سڵامەتەکانی شوێنی کار گیانیان لەدەستداوە ئەڵم بەسمەوەنی کە کۆڵبەری و بەرحەڵ ئەم پیشانە هاوتا بکەمەوە لێدا بەڵام بەستم ئەوەیە کە کۆڵبەران وەگەم کرێکاران تەنیا بەهۆی چۆنێتی خودی کارەکەەوە یا بەهۆی نەبوونی خزمەتگوزاری پێویست بۆ ئەمنیەتی کارەکە گیان لەدەست نادەن بەڵکو بە شێوەیەکی ئاشکرا و زۆر بەڕاستە و خۆی تەقەیان لێ دەکرێت بە ڕەشەکوش دەکرێن بە شێوەی هەڵکۆت بەڵکو بە شێوەیەکی تاو بەردەوام و سیستماتیک لە ئامارێکی 2000 کەسیدا سەرنجدان نزیک بە 80% ڕووداوەکان بە تەقەی ڕاستەوخۆی هێزە نظامیەکان ڕوودەدات کە ئەمە وا دەکات با هەڵکۆڵبەرەکان گیان لەدەست بدەن بریندار بنەماڵەکانیان بکەونە پێگەیەکی لاوااست و دژوارتری ئابوووریەوە ئەم ڕێژە زۆری کۆڵبەران دەکرێت ئێستا سڵامەت ویان دەکرات زیندوو ویان دەکرا هەروە یارمەتی دەر و بەرحاڵ نانهێنی بنەماڵەکانیان وایەن بەڵام بەداخەوە وتم بەهۆیەکە بەم شێوە ڕاستەوخۆ ڕەشەکوش دەکرێن گیان لەدەست دەدەن بەوەیەکی هیچ لێکەوتێکی بەدواوە هەبێت و ئەم ئەو خاڵە هەرە گرنگی کە بەڕاستم پێم وایە پێویستە زۆر زیاتر سەرنجی بخرێتە سەر لەم شێوە ئامارانێکە لەم بەرحاڵ بەرنامەیەدا باسی دەکرا. بەڵێ زۆر سپاس هاوڕێ لاوین ئەمانی ئەنجامی دەستەی بەڕێوەبەری کۆڵبەر نیوز کە لەم بەرنامەیە بەشدار بوون. سپاس بۆ ئەوەشماندوو نەکەم. زۆر سپاس. جارێکی تر سپاس بۆ هاوڕێ لاوین کە لەم بەرنامەیە بەشدار بوو سەبارەت بە کار و چالاکی و ئاماری 7 ساڵی ڕابردووی کۆڵبەر نیوز سەبارەت بە کوژان و برینداربوونی کۆڵبەران. سپاس بۆ ئامادەبوونی بینەرانی خۆشەویست بەم جۆراتی نەکۆتاییە بەرنامەی هەتا بەرنامێکی تر ماڵەوە.